گەیوەرانی کوردستان بەخێر بن باڵقش مارەسە سولیەکی بەرنامە سفرێک ژیری خۆشحاڵم لەگەڵتانم تکا دەکەم دگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن با دەست بە هەواڵەکان بکەن گەورەترین هەواڵش بێگومان ئەو یاریانەیە کە لەو هەفتەی بڵاو دەکرێنەوە و نمرەکانتان پێ بڵێم و لە هەفتەی داهاتوش شتێک بڵاو دەکرێتەوە گەورەترین یاری کە لەو هەفتەیە بڵاو کرێەوە یاری Evil West دەخو دەبین لە باگراوند حاليا خەریکی یاریەکەمە حەز دەکەم یاریەکە تەواو بکەم اینجا ڤیدیۆیەکی پێشکڕین هاوشێوەی یاریەکانی God of War و Modern Warfare 2 واروها Plague Tale Requiem و ئەوانە لەو ستایڵە پێشکردنێکتان بۆ دەکەم بۆ چونی خۆم سیارەکەی دەردەبڕم Evil West پێشوازێکی باشی لێکرا لەیان ڕەخنەگرن 73% هەیە کە ژمارەیەکی مامناوەندی باشە زۆر باش نییە بەڵام مامناوەندی باشە بەڵام بەگشتی هیچ ڕەخنەگرێک نییە بڵێ یاریە بە کەڵک نایەکە ئەوەیان گرینگە لەبەر Evil West لایەن گەیمەران 8.3 پێدرایە کە ژمارەیەکی بەرزە بەگشتی گەیمەران و ڕەخنەگران لەسەرەوە کۆکن کەەوە ئەو یاریە بە سەردەمی یاریەکانی Xbox 360 و PlayStation 2 دەچی ئەو سەردەمەی کەوا یاریەکان تەنیا یاری بوون بەبێ ئۆنلاین و شتە قوڕ بمانایەکان بوون یاریەک وەکو کارکتێرێک گەیمپڵی یاری دەکەی مەرحەلە دیمەنێکی ڤیدیۆیت هەیە مەرحەلە دەڕۆی دیمەنێکی دیکە ڤیدیۆیت هەیە یاریی دەکاژمێریە زۆر درێژ نییە کورتە پوختەوە گەیمپڵەیەکی زۆر ناوازەی هەیە بە ڤیدیۆ یاری کۆنە ستایلە کۆنەکە دەچێ Evil West لە سەرەتایەکانیمە زۆرم بەدڵە بەڕاستی یعنی لەوانەیە هیچێک بووی لەو یاریانەی کە بڵێم هیچێکە لە باشنیارەکانی ئەو ساڵ بەڵام هێشتا نازانم هێشتا کۆتاییەکەم نەبینیوە بەدڵمەوە یاریە لەسەر تەواوی پلاتفۆرمەکان جگە لە سویچ بەردەست لە هەفتەی داهاتوو یاریەک دێتە سەر پلەیستیشن کە پێشتر تەنیا لەسەر Xbox و PC واروە لە ڕێگەی گەیم پاسی بەردەست بوو یاریەکە بە ناوی سیبل یاری سیبل یارێکی ئیندیە واتە یارێکی بچووکە زۆر زەبەلاح نییە چیرۆکێکی سادەی هەیە بەڵام مهمەکەی ئارت دیزاینەکەی و ئارت ستایلەکەیتی یعنی ئەو ستایلەکە یاریەکەی پێ دروستکرێ لەگەڵ گەڕان و لێکۆڵینەوە لە جیهانەکەوەتە ئەکسپلۆڕیشنی زۆر گرینگە لەو زۆرە یاریانەیە کە دەڵێن بە ئێلدن ڕینج دەچی لە بواری ئەکسپلۆڕیشن واتە یاریەکە خۆی پێت ناڵێ بڕۆ کوێ بەڵام دەچیتە هەر شوێنێک لە ماپەکە چیرۆکێکی تایبەت و سەرنجاچێشتەوە حەز دەکەی لەناو جیهانەکە بسوڕێتەوە من سیبڵم نەکردووە بەڵام ڕەخنەگران زۆر باشە باسی دەکەن تەنانەت هەندێک دەڵێن دەبایەکانی دی باشترین یاری ساڵ کراوە بەڵام من نەمکردووە ناتوانم زۆر بۆچوونی خۆم لەسەر دەربڕم بەڵام ئێستا دێتە سەر پلەیستیشن بەو کەسانی حەزیانەیە توان تاقی بکەنەوە هەفتەی داهاتوو لە 2 مانجی 12 یاریەک بڵاو دەکرێتەوە بەنای Marvel's Midnight Suns یاریەکی تاکتیکل استراتیژیە بەڵام بە شێوەیەکەوە کامێرێکی سێمشکردەیە وەرە تاکتیکل استراتیژیە وەروەها بە شێوەی کاردیشە وەتە بە کارت دەتوانی پاوەەر بدێ کارکتەرەکەت و کارکتەکەت بە شێوەیەکی استراتیژی یاری بکە سێ جۆرە ستایلی یاریکردنیان تێکەڵ کردی بەگشتی ئەو کەسانی کە یاریەکەیان کردیە پریڤیو یاریەکەیان کردیا خۆت فرست ئیمپرشنی پێ دەڵێن دە سەرەتا باسی یاریەکەیان کردێ بەبێ ریڤیو دەڵێن یاریەکی ئۆکەیە بەڵام باشترین یاری مارڤڵ و چیرۆکەکی استراتیژی و چیرۆکەشی کامێکەسی ئەن لەو جۆرە باشترینیان نییە بەڵام هەمووی بە باشە بەکارینەیە من وەکو خۆم زۆر عاشقی و زۆرە یاریانە من بەڕاستی استراتیژی و کاردگەی من نانم ڕقمنیانە بەڵام خۆم ناتوان بۆ چوونی خۆم لەسەر دەر ببڕم نازانم باشە یاخود خراپە بەس بەگشتی کە بڵاو کرایەوە نمرەکانتان پێ دەڵام کە چەندی پێدرایە و پێتان دەڵێم کاوشانی تاقیکردنەوەی بە قسەی ئەو کەسانە یاریەکەیان کردی یاخودنا هەر لە 2 مانجی 12 یەکێ لە گەورەترین یاریەکانی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە ئەویش Need for Speed Unbound گەیمپڵەیەکی نوێشیان لەو هەفتەیە بڵاو کردەوە EA دەڵێ بەقۆترین و بەهێزترین و جوانترین گرافیکی یاریەکانی خۆیان لە ڕێگەی Need for Speed Unbound پێشکەش دەکەن و بەجددی گەیمپڵێکێک بڵاویشیان کردەوە زۆر نازار دیارە بەڕاستی ینی ستایلی ئەنیمەیشنی ئۆتۆمبیلەکان و وەروەها هەبوونی دوو ڕێگا لە یەک تراکی چێبەرچێ وەروە ئەو ستایلە ئەنیمەیشنەی ئانەمەیەی بەکاران هینە کە زۆر زیاتر دەڵێن ژیر ئانەمێ نییە ئەنیمیە بەڵام بە ئەسڵەکەی خۆی ئانەمەیە نەک ئەنیمی ژاپۆین دەڵێن ئانەمێ سە و وشەی وان دەخوا نەک ئیما نەک تەرجمەیما عەرەب دەرێن ئانەمی لەبەروی عەرەب یان نییە بەڵام ئەسڵەکە ئانەمەیە ئانەمەیەکیان بەکار نێستاڵەکی ئانەمەی کە دەکرێت دەتوانی زۆری بکەی یاخود کەمی بکەی ستایلی ئانەمەیشن و ئانەمەی ئۆشتەکانیان کارکتەرەکان هەمووی ئانەمەیە بێگومان بەڵام ئەوەی بەدڵمە هەڵبژاردننی زۆری ئۆتۆمبیلە کلاسیکە بەناو بانگەکانی مارسەلیسە BM ئاودیە ئەو زۆرە ئۆتۆمبیلانەیان بەکارینەیە کلاسیک نەک ئۆتۆمبیلی تاو نوێ سەرنجاچێش دیارە گەیمپڵەیەکی جوانە بڕێت لە 2 مانجی 12 تەنیا لەسەر PlayStation 5 Xbox Series و PC بڵاو بکرێتەوە و هەر لە هەفتەی داهاتوو لە 2 مانجی 12 یەکێ لە گەورەترین یاریەکانی ئەو ساڵ لە ڕووی مانەوە لە ژیان و ترسناک بڵاو دەکرێتەوە ئەویش یاری The Callisto Protocol ئەو یاریە لەمێژە چاوەڕوانین لەو کاتێک کە ترەیلەری یەکەممان بینیە کە وتیان لەناو دنیای PUBG گەیمە ڤیدیۆی ناو یاریەکان
بەکوڕ ڕاستەقینێ تەسویر کرێ و بڵاوکرێتەوە یاریش نازدا دیارە لە 2 مانگی 12 بڵاو دەکرێتەوە بێگومان من لەوەیکەوە پێشقڕینی لە بۆ دەکەم لەسەر گەورەترین هەواڵی ئەو ڕۆمان هاوڕێنی خۆشەویستم یاری GTA 6 بە قسەی مایکرۆسۆفتی بی بە شێوەیەکی فەرمی کە ئەو قسەی کردیە دەڵێ پێیان وایە GTA 6 لە تا 2 ساڵی دیکە بڵاو دەکرێتەوە 2 ساڵی دیکەواتە 2024 پێیان وایە مایکرۆسۆفت پێی وایە GTA 6 بڵاو دەکرێتەوە بێگومان مایکرۆسۆفت کۆمپانیا و لایەنێک نییە کە بڵین ئەوکی لەوانەیە قسەکەیان زۆر مین یاخود ئاگادار نەبن مایکرۆسۆفت خەریکە دەبتە گەورەترین کۆمپانیای ڤیدیۆ گەیم لە جیهان دەواتە ئەوان شتێک دەزانن کە ئەلەوانەیە ئەمە نەیزانین ئەو قسەی مایکرۆسۆفتیش چۆن کرایە لەکوێ کرایە و چۆن ئەو قسەیش دزەی پێکرایە تۆ فەرمیە قسەکە مایکرۆسۆفت لە کاتی ئەو شەڕە گەورەی لە نێوان خۆی و CMA و سۆنی و ئاکتیڤیژن و بلیزارد و ئەو شتانە کە دەیکا خەریکە کۆمپانیەکانی ئاکتیڤیژن بکردەوە لەو کاتانە لە یەک لە دۆکیومنتەکان لە پەراگرافێک مایکرۆسۆفت نووسیتی دەڵێن ئامادەکاری دەکەن لە بۆ دەڵێن ئامادەکاری دەکەن بۆ هێنانی یاریەکانی ئاکتیڤیژن و ئەوانە لە بۆ سیستم پلتفۆرمەکەی خۆیان لەبەرەوەی 2 ساڵی دیکە یەشێ لە گەورەترین یاریەکان بڵاو دەکرێتەوە کە ئەویش یاری GTA داهاتووە یاخو GTA 6 لەلایەن Rockstar Games ئەو قسەیە دزەی پێکرا و بڵاو کراوە چەندە وشەی دزە پێکرا و زۆر بەکار نایە لێرکوانە لەبەرەوەی فەرمیە قسەکە و مایکرۆسۆفتیش ئەو دوکیومنتانەی کە دەیداتە CMA گەر نازانن لە هەفتەکەی ڕابردوو زیاتر باسم کرد CMA ئەو لایەنە کە ڕێگە بە کۆمپانیەکان دەدەن بفرۆشرێن یاخود بکردرێن لە بەریتانیا و لە ئەوروپاش CMA ئەو دۆکیومنتانێک کە بەدەست دەکەوی یەکسار دەیکاتە پبلیک بە شێوەیەکی عام بڵاوی دەکات و تاوەکو خەڵک نەڵێن لە پشتی پەردە ئەوان ڕێککەوتن لەگەڵ مایکرۆسۆفت یاخود سۆنی دەکەن هەموو داتایەکان بڵاو دەکەنەوە جا لاڵقەی ئەوڕۆ زۆر بابەتی سەرنجا چێشەیە لەسەر ئەو CMA باسی بکەین بەڵام هینتریان GTA 6 ئەگە قسەکەی مایکرۆسۆفتی مثلا ئەگە بیت و قسەکەی مایکرۆسۆفتی وەربگرین کە 2024 GTA 6 بڵاو بکرێتەوە کات دەبی ئەو ساڵ یان لۆگۆیان تیزەرێک دەی ببینێت چکەم ڕۆکستار عادەتی 2 ساڵ ڕکلام و مارکتینگی خۆی لە بۆ یاری نوێیەکی خۆی دەکات ئینجا یاریەکە بڵاو دەکاتەوە واتە ئەو ساڵ ئەو ساڵ چمایە مانگێکمان دەبین ئەو ساڵ تریلەرێک یان وێنەیەک یان لۆگۆیەکی GTA 6 دەبی ببینین ساڵی داهاتوو لە سەرەتایەکی دەبی تریلەر و شت ببینین لە کۆتایەکەی گەیم پڵەی ببینین و 2024 مارکتینگە زەخمەکە دەست بکە و یاریەکە بڵاو بکرێتەوە کە پێم وایە ئەگەر 2024 بی لە پاییز یان سەری ساڵی 2024 بڵاو دەکرێتەوە ئەتا نزیک دەبینەوە لە 3 ساڵ GTA 6 بە قسەی مایکرۆسۆفتی بی 2024 بڵاو دەکرێتەوە یاریەکی نوێی چینی لەو هەفتەیە یەکەم تریلەری لە بۆ بڵاو کراوە کە زۆر سەرنجڕاکێش بوو وەروەها سۆنیش بەخۆی کاری بڵاوکردنەوەی لە بۆ دەکات بەشێکی ببینە ئەوڕانی خۆشەویستم ئەو یاریە بەناوی Lost Soul Aside یاریەکی چینیە ئەکشنی RPG واتە یاریەکە تاو ئەکشنە دیمەنی ئەکشنی زۆر تدای و سیستمی RPG واتە ڕۆڵ پلەین گەیمەوەتە کاراکتەر لە بخۆت هەڵدەبژێری و دەستکاری دەموچە ئەو کەلوپەل و تەرتیبات و حرکات شتەکانی دەکەین تریلەرێکیان لە بۆ بڵاو کردەوە سۆنی خۆی ڕاستە خۆ بەشدارە لە دروستکردن و بڵاوکردنەوە یاریەکەتەنە دروستکردنەکە سۆنی لەوانێ خۆی بەرهەمینێنی بەڵام لەوانێ بودجێ لە بۆ تەرخانکردنی تاوەکو یاریەکە بەرهەم بێ بڵاو بکرێتەوە هەرچەندە ئەو یاریە تەنیا گەیمپلەیەکی کورتی لێ بڵاوکرێتەوە یاخود ئۆفیشال تریلەرێکی لێ بڵاوکرێتەوە بەڵام جارێ بڵاو ناکرێتەوە بەڵکو لە 2024 واتەشە 2 ساڵی دیکەی مایە بڵاو بکرێتەوە ئەو ستودیۆی ئەو یاریەش دروست دەکەن بە ناوی یولتسی زیرۆیە یولتسی زیرۆ گەیمز ئەو یاریە دروست دەکەن و عقدیان لەگەڵ کۆمپانیا سۆنی کردێت تاوەکو یاریەکە لە هەموو جیهان بڵاو بکرێتەوە پێم وابی مڵتی پلاتفۆرم دەبی واتە لەسەر Xbox و ئەوانش بەردەست دەبی بەڵام مافی بڵاوکردنەوەکەی درایتە سۆنی واتە نابتە ئەکسکلوسیفی سۆنی هەرچەندە یاریەکە تریلەرەکە مەسەلەن ئەمەلەوانەیە یەکەم جارە ببینین بەڵام بەپێی راپۆرتێکی پوش سکوێر بی دەڵێ ئەو یاریە لە 2020ەوە لە بەرهەمهێنان بووە و ئەو کاتی و بیستویانەکە دیمەنێک لە یاریەکە بڵاوکردن بەڵام یاریەکە ئامادە نەبووە بەگشتی یاریەکەش بە شێوەیەکی فاینال فانتەسی ئەکشنی RPG کامێرەی تۆزێک کامێرەکە سێمی بەڵام تۆزێک دووربی لەو ستایلە فانتەسیانە دەچی سەرنجڕاکێش دیارە حەزم کرا ئاگادار بن پێم سیر بووکەوە ئەو تریلەر ئێستا بڵاو کراوە نەک لە Game Awards 2 هەفتەی دیکە بەڵام سەرنجی منی ڕاشە بەڕاستی بینە سەر شەڕ گەورەکەی نێوان مایکرۆسۆفت و سۆنی پێم وابی لەو هەفتەی بەجددی هەردوو کۆمپانیا لایەنێکی زۆر ناشیرنی خۆیان نیشاندا بە تایبەتی ناتوان بڵێم سۆنی زیاتر بەڵام هەردووچیان
تۆزێک کۆمپانیەکانی خۆیان تۆزێک چێشیان کەم کردەوە سوچیان کرد لەسەر یاریەکەوە ئۆکەی کاڵابدیتی یەکێکە لە گەورەترین یاریەکانە جیهاندا بەڵام ئەو شەڕ گەورەشی ناوێت لە سەری دەکرێت لەبەر شە قسەی دەکەم ئێستا زیاتر لە چەند هەواڵێک پێتان دەڵێم هۆکاری ئەو قسەیە چیکە دەڵێم هەردوو کۆمپانیا تۆزێک خۆیان سوک کرد لەسەر ئەو بابەتەی بەتایبەتیش لە پێشچاوی گەیمەران بەتایبەتی سۆنی هەندێک قسەی دەکات سۆنی شوێنی ئەو نیە ئەو قسانە بکە بە بڕای من وەروەها سۆنیش زیاد لە حەد پێداگری دەکات لەسەر مانەوەی کاڵ ئۆف دیوتی لەسەر پلەیستیشن گەورەترین ئەپدەیت لەسەر ئەو کڕینەوەی ئاکتیڤیژن و کاڵ ئۆف دیوتی لەلایەن مایکرۆسۆفتی بۆ دەست پێ دەکەکەوە مایکرۆسۆفت لەو هەفتەیە بە فەرمی ڕاگەیان کەەوە ئەوان ئامادەنە عەقدی 10 ساڵە پێشکەشی سۆنی بکەن تاوەکو 10 ساڵی دیکە جگە لەو عەقدێکە هەیتیان تاوەکو 2026 تا دەکاتە 2036 یاریەکانی کاڵ ئۆف دیوتی لەسەر پلەیستیشن ببینێتە بێگومان 10 ساڵ کاتەی یەکجار زۆرە بەڵام بێگومان من لەوەی سۆنی وتیتی نەخێر لەبەر چش ئەستا زیاتر باز دەکەم بەس پێدانی 10 ساڵ لەلایەن مایکرۆسۆفتی لە بۆ سۆنی پێم وانییە کەەوە عەقدێکی خراپی لە بۆ سۆنی بەڵام سۆنی لەبەرەوەی کەفی بەو عەقدە نایە پێی وایەکەوە ڕکابەرایەتێکی نێوان خۆی و ئەکسبۆکسی دەبتە ڕکابەرایەتی خۆی و مایکرۆسۆفتی کە سۆنی بێگومان ناتوانین ڕکابەرایەتی مایکرۆسۆفتی بکە لەبەر مایکرۆسۆفت نزیکە لە 2 تریلیۆن دلار سۆنی خاوەنی نەچەندە 90 میلیارد دلار شتێکی لە بابەتانەیە وەکو پارە ئەوان 2 تریلیۆن دلاریان یعنی جیاوازیان عرض و عسمان یعنی سۆنی کۆمپانیایەکی زۆر بچووکەوە بەشێکی کچکەیە لە مایکرۆسۆفت ئەگە بە حەزم سەیرکەن بەرەی مایکرۆسۆفت کۆمپانیایکی تەکنەلۆژی زۆر زەبەلا هەیە کە ویندۆزی هەیە و چەندین دیڤیژن و پارت و مارتی هەیە زۆر زەبەلا هەمهیم 10 ساڵ پەیمانیە خراپی و هەموو جیهانیش دەڵێنە سۆنی لە کۆمنتی لە تویتەری دەبینم 10 ساڵ خراپ نییە یاریەکانی کاڵ ئۆف دیوتی ببینێت لە ساڵی کە بۆمبەی ئەتۆمی بتەختەوە جیهان هەرە ناوچی لەوانە پلەیستیشن نەمینێت لەوانە ئەکسبۆکس نەمینێت لەوانە گەیمینگ بۆ شێوازە نەمینێ 10 ساڵ لەوانە کاڵ ئۆف دیوتی بەخۆی هەفەشەل بینین لە ناوچی 10 ساڵ خراپ نییە بەڵام سۆنی وتیتی نەخێر هەر لەو دۆکیومنت و تێکستانەی کەوا لە مابینی مایکرۆسۆفت و سۆنی و CMA بڵاوکرێتەوە یەکێک لە بابەتە گرنگەکانی یا دنیا ڤیددیو گەیم لە پاراگرافەکان نووسراکەوە سۆنی بە فەرمی بەخۆی ئاماژەی بەوەی کردکەوە لەوانەیە 2028 پلەیستیشن 6 بڵاو بکەنەوە مایکرۆسۆفتیش ئەکسبۆکسی نوێ جەنەرەیشنی نوێ بڵاوکاتەوە 2028 هەردوو کۆنسۆل ساڵی چەند بڵاوکرانەوە 2020 بڵاوکرانەوە کۆنسۆڵە نوێیەکان واتە دوای 8 ساڵ کۆنسۆڵی دیکە بڵێت کە پێم وایە وەکو تایملاین وەکو وەقت سەیریکەین خراپ نییە ینی 8 ساڵ یەک جەنەرەیشن خراپ نییە مهم سۆنی بە فەرمی دەڵێکەوە نەوەی داهاتوو پێیان وایە لە 2028 دەست پێ دەکات ئەو قسەیشان لەبەر چ کردیان لەبەرەوەی کە لێک لە پاراگرافەکان ئەو دۆکیومنتانەی کە بڵاوکراینەوە دەڵێ مایکرۆسۆفت هەموو هەوڵێک دەدا لە نەوەی داهاتووی کۆنسۆڵەکان واتە PS6 و ئەکسبۆکسی نوێ کەرازان ئەکسبۆکس ناوەکەی ستەبی لەبەرەوەی جارە دەیگۆڕن لەوێ کاڵ ئۆف دیوتی تەنیا لەسەر ئەکسبۆکس بەردەست بی یاخود کاڵ ئۆف دیوتی بە تەواتی بێتە سەر گەیم پاس کەوا گەیمەرانی پلەیستیشن سەیری پلەیستیشن ناکەن بەڵکو بچم ئەکسبۆکسێک و گەیم پاسێک بکڕن یاریەکان تقریبان بە خۆڕایی وەربگرن ئەوەش زیانێکی گەورە لە کۆمپانیای سۆنی و بزنسی ڤیددیو گەیم و وەروە ڕکابەریکردنی دنیای ڤیددیو گەیم وەروە مانەوەی ڕکابەری لەمابەنی دوو کۆمپانیا دەبینێتەوە و مایکرۆسۆفت قۆڕەخکاریەکی گەورە لەسەر هەموو دنیای ڤیددیو گەیم دەکات کە قسەکەیان بە شێر شێوەکان تەواوە مایکرۆسۆفت بۆ خۆی بەنیازی ئەو کارەیە بێگومان سۆنیش ئەگەر دەسەڵاتی هەبی ئەو کارە دەکەوە کردی شتی لە ڕێگەی یاریە تایبەتەکانی خۆی بەڵام ئەوەی لەمە بەمە سەرنجاتش ئەوەی کەوا 2028 پلەیستیشن 6 وەروە ئەکسبۆکسی نوێ بڵاو بکرێتەوە کۆمنتێکی دیکەی کە زۆر سەرنجڕاکێش و زۆر سەیر لەسەر ئەکسبۆکسی بڵاوکەوە ئەکسبۆکس بۆ خۆی بە فەرمی دان بەوە دادەنێ هەرچەندە لە بەرخاتری CMA ئەو قسەی دەکە مایکرۆسۆفت کە ئەوان زیرەکن زانکۆ قسەی بکەم باس مهم مایکرۆسۆفت دان بەوە دادەنێکەوە یاریەکانی پلەیستیشن باشترین یاری ڤیددیو گەیمن و لە یاریەکانی ئەکسبۆکسی زۆر باشترن یاریەکانی ئەکسبۆکس هەر باش نینە کۆڵ ئۆف دیوتی هەر هیچ نییە نابی سۆنی ڕێگریمان لێ بکە لە کڕینەوەی ئاکتیڤیژن و یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی مایکرۆسۆفت دەڵێ سۆنی زۆر بەهێزە وەروە توانایەکی گەوریان هەیە لە دروستکردنی یاری نوێ وەروە توانای گەوریان هەیە لە دروستکردنی یاری بەشی دووەم و سێمی یاریەکانی خۆیان و فانبەیسێکی گەوریان دروستکردیەوە یاریەکانیان کواڵەتی ئەوەندە بەرزە لە هەموو جیهان دەستخۆشی لێ دەکرێت و نمرێ بەرز وەردەگرن و ملیۆنان و ملیۆنان کۆپی لەو یاریان دەفرۆشن کەوا تایبەتن بە سۆنی و مایکرۆسۆفت هیچ داهاتێکی لەو یاریانە دەست ناکەوی تەنانەت ئەو یاریان لەسەر سیستەمی مایکرۆسۆفتی یاخود ئەکسبۆکسی هەب بەردەست نییە
ئەو یاریانە کۆڵەتیان زۆر لە یاریەکانی Xbox باشترە و Xbox تا چەند ساڵێکە هەر نەیتوانیوە یاریەک دروست بکە بتوانێت ڕکابی کواڵەتی بەرزی یاریەکانی سۆنی بکە بە تایبەت یاریە AAA ستۆری دریڤنەکان کە ئەو مایکرۆسۆفت وا دەڵێ نمونە مایکرۆسۆفت نمونەشی هینایەوە دەڵێ هەندێک لە یاریەکان وەکو The Last of Us, Ghost of Tsushima, God of War, Spider-Man دەڵێ هەر هەمووی یاری زەبەلاحن تەنانەت دەڵێ یاری درڕندەنە لەسەر دنیا ڤیدیۆ گەیم دەڵێ تەنانەت یاریەکی وەکو سپایدەرمان سۆنی لێ ناگەڕێنە لەسەر Xbox بڵاو بکرێتەوە کە مایکرۆسۆفت دەڵێ یاریەکی وەکو سپایدەرمانی زۆر لە یاریەکی وەکو Call of Duty گەورەترە ئەو کومنتانەی مایکرۆسۆفتی لە خۆشی خۆی نییە بێگومان دەبی وا سەیری بکەینکەوە مایکرۆسۆفت بە ئەنقەد سۆنی وا گەورە نیشان دەدا لە پێشچاوی CMA لە پێشچاوی یەکێتی ئەوروپا و ئەو کەسانی کە ڕێگە بە کڕینەوەی کۆمپانیەکان دەدەن بانقەس ئەو قسانە دەکەن تاوەکو CMA بڵێ کاکە ئۆکەی مایکرۆسۆفت یاری نییە وەرە ئاکتیڤیژنی بکڕە بتوان ڕکابی سۆنی بکەیت واتە مایکرۆسۆفت خۆی بچوک دەکاتەوە لە پێشچاوی CMA تاوەکو سۆنی بە زەبەلاحی نیشەم تاوەکو ڕێگەیان پێ بدەن ئاکتیڤیژن بکڕی دووسەری ئەو قسەیە لانەیە بەسەرەن مایکرۆسۆفت زاری کەژوتی دیکەوە یاریەکانی پلیستیشن یاری ناوازنەوە هەموو زارێ فیل سپێنسەر دەڵێ دەستخۆشی لە ستودیۆکانی سۆنی دەکە کە یاریەک بڵاو دەکەنەوە بە تایبەت لە Last of Us و God of War و Ghost of Tsushima ئەوانە زۆر بەدی کرا کەەوە سوپاسی کردنەوە وتشی یەکێکن لە باشترین یاریەکان بەڵام ئەو قسەکردنە خۆسوکردنەوەی لە پێشچاوی CMA لایەنێکی نەرێنی دەبی لە بۆ گەیمەرانی Xboxی بەڕاستی یانی ئەگەر کەسێکەوە هەواداری Xboxمی یان چەندین ساڵە پارە ناو جیهانی Xbox سەرف دەکەن کۆمپانیاکەی خۆت بڵێ برکاکە وڵای ئەوان لەمە باشترن بێگومان سۆنیش هەمان شتی کرد کە سۆنیش تۆزێ خۆی سوک کرد لە پێرچاوی CMA تاوەکو مایکرۆسۆفتی بە گەورەی نیشامدا سۆنی دەڵێ ئێمە کۆمپانیایکی بچوچین تاوەکو ئێستا نەمانتوانیوە یاریشی وەکو Call of Duty دروست بکەین ڕکابەری Call of Duty بکەن و پێشمان ناکرێت لە داهاتووش دروستی بکەین دەڵێ هیچ کام لە یاریەکانی مە نەیتوانیوە ژمارەیەکی وا بفرۆشی کەوا ڕکابەری پارە زەبەلاحەکەی Xbox بکە یاریی وەکو Battlefield نەیتوانی ڕکابەری Call of Duty بکە و Battlefield لەلایەن EA و بەرهەمات ئەو یاریە شکستی هینایە کە پێم وایە ئەوە جێی سۆنی نییە کە ئەو قسەی بکە ینی سۆنی لە چ شوێنێکەوە تۆ یاریی وەکو Battlefieldی لە عادی دەدەی لە بۆ مەستعاتی شخصی خۆتکەوە لێ نەگەڕێی ئەوان Call of Duty بکردنەوە یعنی بینە پێش ساوت سۆنی لەو لای بە CMA دەڵێ کاکە ئا کۆمپانیاکی بچوچین ئەمە یاریمان نییە ئەمە ناتوان یاریشی دروستکەین وەکو Call of Duty و Xbox یاخود مایکرۆسۆفت توانایەکی زۆر بەرزتریان هەیە لەمە تەنانەت سۆنی دەڵێ مایکرۆسۆفت خەریکە کەوا کۆمپانیای سۆنی و پلیستیشن وەکو نیتندۆی لێ بکە کەوا ڕکابەری مایکرۆسۆفتی پێ نەکرێ بەڵکو لە شوێنێکی بچووک لە جیهانێکی بچووکی خۆی بمینێتەوە کە پێم وایە ئەو قسەیان لەوانەیە جێگی ببتەوە ناو قسەکانی سۆنی برین ئۆکەی لەوانەیە مایکرۆسۆفت ئەو پلانەیە هەبێت مایکرۆسۆفت خۆشی ئاماژەی بەوەدا کەوا سۆنی وەکو نیتندۆیە یاری تایبەتی خۆیان هەیە و جیهانش تایبەت بەخۆی هەیە ئەگەمە ئاکتیڤیژنش بکردنەوە ڕکابەری نێوانمان هەر دەمینێ بەڵام بە شێوێکی جیاواز دەبێت ڕکابەریەکانی ئەمە ناتوانین لە سۆنی بەقوتر بێت چۆن نیتندۆ کەس ناتوانین نافەسەی نیتندۆی بکەوێت نیتندۆ جیهانش تایبەت بەخۆی هەیە بەڵام جیهانێکی بچووکی هەیە یعنی ڕاستە ژمارەی و کەسانێک کە نیتندۆ دەکڕن لە زیاد بوونن بەڵام لە ڕووی داهاتەوە لە ڕووی پارەوە لە ڕووی فرۆشی یاریەکانێنەوە ناتوان ڕکابەری پلیستیشن و Xbox بکەن لەبەرەوەی ژمارەیەکی بێشمار لە خەڵک Xbox و پلیستیشنی بەکاردێنێ هەموو کەسێک $6 بە نیتندۆی نەدا لە هەموو جیهان کاتەگۆری سێمە سۆنی دەڵێ مایکرۆسۆفت دەوێت سۆنی وا لێ بکە مایکرۆسۆفت دەڵێ سۆنی بەخۆی وایە بەڵام بە شێوێکی باش وایە نەخراب ئەوە کۆتا قسەمە لەسەر هەردوو شەڕی نێوان مایکرۆسۆفت و سۆنی ویستم ئاگادار بن کەەوە هەردوو کۆمپانیا لە مەسلحاتی خۆیان شەڕ دەکەن من هیچ لایەنگری هیچیان ناکەم لەبەرێ من یاریەکانم خۆشتر دەوێت لە هەردوو کۆمپانیا پێم وانیەکەوە هەردوو کۆمپانیا ڕاست بن پێشمانی هەردوو کۆمپانیا هەڵەش بن هەر کەسە لە مەسلحاتی خۆی قسەی دەکات بزنسشم لەوە پارەی و شەڕک قسەی دەکەن بەس مهم چێ سەرکەوتەبی چێ پاشکەس دەبتەوە نازانم بەڵام ئێستا حالیان قسەیەکێکەوە دەڵێن خەریکن و هەندێک لە دەستەی وەبەرهێنانی کۆمپانیاکان لە ناو ئەوروپای خەریکنکەوە مایکرۆسۆفت و ئاکتیڤیژنی بدەنە دادگان تاوەکو نەتوان ئەو عقدە بکەن واتە ئەو خەتەریەتە هەیە بەڵام تاسەند جێبەجێ دەکرێت جێبەجێ ناکرێت نازان بەڵام مهم بە قسەی دەکەمکەوە ئێستا کارەکە زەحمەتتر بۆ لەبە مایکرۆسۆفتی ئەو ڕێکەوتنی ئەنجام بدە لەوانەیە هەر بکرێ بەڵام بە زەحمەتتر دەکرێت و لەوانەش بە تەواتی کانسڵ بکرێتەوە مایکرۆسۆفت نتوانی ئاکتیڤیژنی بکڕی پێم وایە کاتی یەکسەر سۆنی چەندین عقدی دیکە لەگەڵ Call of Duty دەکەن بابەتی تایبەتی دیکەی لە بۆ خۆی زیاد دەکات کەوە ئەو ئامانجی سۆنیە بێگومان زۆرترین پارە ئێکسکلوسیڤیتی تایبەتی یاریەکان تایبەتی کۆنتێنتی یاریەکان مایکرۆسۆفت لەولایە
لەبەرەوەی یاری تایبەتی خۆی ناتوانێت ڕکابەری هەموو شتێکی پێ بکە مەجبورە کۆمپانیای دیکە ستوری دیکە بکردەوە بۆ چونین گۆرە سەر بابەتی دەمێت لە کۆمنت بزانم. یارێکی دیکەم هەر لە جیهانی پلی تایم ئاشکراکرا یاری ترسناکەکە ترەگەرێکی نوێ لە بڵاوکرێەوە کە زۆر سەرنجاکێش و ترسناکە بەشێکی ببینن. ئەو یاریە بەناوی پرۆجێکت پلی تایمە باسی چیرۆکەی جیاوازە لە چاو یاریەکانی پۆپی پلی تایم چکە ئێستا حالیان ئەو ستودیۆیە مۆب گەیمز خەریکی بەشی سێمن کە بڕیار لە 2023 بڵاو کردەوە لەسەر کۆمپیوتەر لەسەر مۆبایلیش بەڵام چاپتەری سێم جارێ وەختی مایە پێشەوە چاپتەری سێم بڵاو کردەوە یاریێکی کورد بڵاو دەکەنەوە بەناوی پرۆجێکت پلی تایم کەوا یەکەم جاریشە یاریەکە دەکرێتە کۆواپ دەکرێت بە کۆواپش یاریەکە بکەوە لەگەڵ چەند هاوڕێیەک بێکەوە یاریەکە بکەیت و کاراکتەرێکی نوێشیان زیاد کردێت کە بێمە هە زۆر ترسناکە لەناو بۆکسە چییە زۆر ینی ئیزعاجە شتانە میم ترێلەکە سەرنجاکێش بوو ئەو یاریەش بڕیارە لە مانجی 12 بڵاو بکرێتەوە 6 12 بڵاو دەکرێتەوە بەناوی پرۆجێکت پلی تایمە تەنیا لەسەر پیسی بەردەست دەبی لەوان لە ماوەیەکی کورسی بێتە سەر مۆبایلی بەڵام بەداخەوە یاریانە تا ئێستا نهاتنە سەر کۆنسۆڵی. یەک دو ڕۆژ پێش ئێستا CD Projekt Red لایڤ ستریمێکی سی خولەکیان کرد لەسەر تەواوی ئەپدەیتە نوێیەکانی ویچەر 3 کە لەسەر PlayStation 5 و Xbox Series وەربا پیسیش بەردەست دەبێت چەندین گۆڕانکاری گەورەی تێدا دەبی گەورەترینیشان بێگومان زیادکردی مۆدی پرفۆرمەنس و کواڵەتیە 4K 60 فریم 4K 30 فریم بە شێوەی 30 فرێمەکە ڕێی ترێسینگی لەگەڵ دەبی لەگەڵ گلۆبال ئیلومینیشن ڕێی ترێسینگ واتە وێنەدانەوەکە یاخود وێنەدانەوەی سێبەریش نەکتەنیا بەس وێنەدانەوەی واروها گلۆبال ئیلومینیشنی لەگەڵ دەبی واتە لایت لە ئاسمان ڕووناچی لە ئاسمان کاریگەری دەکاتە سەر دم و چاو و پێست و عارد و هەموو شتەکان بە شێوەیەکی زۆر سروشتی تر واروها کامێرەیەکی نوێشیان زیاد کردیەکەوە تقریبا بە یاریەکانی God of War و ئەوانە دەچی کامێرەی کەسی سێمە بەڵام over the shoulder واتە لەسەر نزیکترە جرالدی نیشاندەوە دەتوانانی بۆ کامێرە تەواو یاریەکە بکەی و کامێرەی پێشتریش هەر دەمینێ واروها کوێستەکی نوێ مەرحەلەیەکی نوێشیان زیاد کردێکەوە چیرۆکی ویچەر 3 Wild Huntی گرێبەست دەکات گرێ دەداتەوە لەگەڵ چیرۆکی زنجیرەی ویچەر لە نێتفلیکسی واتە هەردوو چیرۆک تێکەڵ دەکاتەوە لە ڕێگەی ئەو مەرحەلەیە نوێیەی واروها چەندین ئەپدەیت و گۆڕانکاری بچووکیان لە هەندێک لە کێشەکان کردیان هەندێک لە کوێستەکان کێشەی تەکنیکیان هەبووە تا ئێستا سەرکردن ئەو جارە چارەسەرکراینە بڕیارە ئەو یاریە ئەگەر بێت و یاریەکەت هەبی لەسەر PlayStation 5 یان Xbox Series یان لەسەر PC بە خۆڕایی ئەو ئەپدەیتە لە بۆ دێ لە 4 مانجی 12 بە خۆڕای توانین داوڵندی بکەی و ئەپدەیتەکە هەموو DLC و تەرتیبات شتەکانیشی لەگەڵە بێنە سەر God of War 1 2 3 4 5 تقریبا 4 هەواڵ 5 هەواڵمان هەیە لەسەر God of War Ragnarok کە هەموو شتی سەرنجاکێشن سەرەتاش با بەوە دەست پێ بکەینکەوە ئێریک ویلیام دەرهێنەری ئەو یاریەی لە مقابلەیەکی نوێی خۆی لەگەڵ چەند یوتیوبەرێکی بێکەوە دانیشتن تقریبا ساعتێک شتێکە شتی زۆر سەرنجاکێش تێدایە من بۆ تاشی دەکەم بە کورتکرای پێتان دەڵێم کە باسی چی کرد سەرەتا باسی ئەوەی کردکەوە ئۆدن لە چەندین شوێنی دیکە یاریەکە هەیە بە شێوەی نەفەری دیکە بەڵام کەستان هەستان پێ نەکردووە بێگومان کەشمان هەستمان پێ نەکردیان و لێچێ لە شوێنەکان ئەودن خۆی کردیتە قەزەمەک بەڵام لیارەکەی پێت ناڵێ بەڵام ئەگەر سەیرکەین ئەو قەزەمە ئێریک گوڵیان دەڵێ ئەو قەزەمە ئۆدنە کەوا چاودێری کریتۆس و ئەیتریسی دەکە کە دێنە یەکەم جارکە لە سەرتا یاریەکە دێ سڤارتڵهایم و دەڵێ ئەوەیان ئەوەتان لێ سپۆیل دەکەم بەڵام بخۆتان ئیدیکە بدۆزنەوە دەڵێ کاراکتەری دیکە هەیە لە ناو جیهانەکە یاخود کاراکتەر نا بەڵام NPC هەیە کاراکتەری ینی کاراکتەری زەخم نا بەڵام NPC هەیە لە تەواوی جیهانی یاریەکەی کەەوە ئۆدنە خۆی بەشێ لە شێوەکان چاودێری کریتۆز یاخود ئەیتریز یان کریتۆس و ئەیتریز یانێک لە کارکتەرەکانی دیکە دەکاتن لە بە خۆتان بیدۆزنەوە و دەڵێ لە تویتەریش لە ستودیۆی سانتا مۆنیکا تاک بکەن کە بڵێ من ئۆدرم لە شوێنێکی دیکە دۆزیەوە بەنەسە فرۆشی یاری God of War Ragnarok سۆنی وەروە سانتا مۆنیکا بە فەرمی ڕانگەیان کەوا لە هەفتەی یەکەمی بڵاوبوونەوەی ئەو یاری 5.1 ملیۆن دانە یاری God of War Ragnarok فرۆشرا لەسەر PlayStation 4 PlayStation 5 کەوا
پرفرۆشترین یاری پلیستیشنە لە هەفتەی یەکەمی کە بڵاو کرێتەوە حتمیان لە یاری گارەڤە ڕاگنەڕۆکی بێگومان زۆر زیاتر فرۆشە لە هەفتەی یەکەم وەروەها پرفرۆشترین یاری چیرۆکی پلیستیشنیشە لە مێژوودا کە بڵاو کرێتەوە وەروە یەکێکیشە لە گەورەترین دەرچوونی یاریە چیرۆکیەکان لە مێژووی هەموو پلاتفۆرمەکان واتە پلیستیشن Xbox PC هەرچیەکە هەیە لە هەفتەی یەکەم 5.1 ملیۆن دانا لە بۆ یاریەکەوە تایبەتە تەنیا بە پلیستیشن ژمارەیەکی خێڵیە بێگومان ناتوانین ڕکابەری ئێلدن ڕینگ و سایبەرپانک و ئەوانە بکە لە بەرەوانە مڵتی پلاتفۆرمن لەسەر Xbox هەن لەسەر PC هەن لە زۆر شوێنی کە بەڵام ئەویان تەنیا لەسەر پلیستیشن بەردەستە گارەڤە ڕاگنەڕۆک پرفرۆشترین یاری ئەو ساڵیشە لە بۆ سۆنی تایبەتی خۆی تاوەکو ئێستا کە ژمارەی خێڵی لێفرۆشە 5.1 ژمارەی خێڵیە پێم وایە بەشی یەکەم 2.1 بوویان 3.1 ملیۆنی لێفرۆشە لە هەفتەی یەکەم بەڵام ئەو جارە زیاد بوو لە بە 5.1 پێشبینی دەکرێم زۆر بە ئاسانی بگاتە 10 ملیۆن کۆپی و لە ساڵی دووەم یاخود 2 ساڵ و نیویش بگاتە 20 ملیۆن کۆپی کە ژمارەیەکی خێڵیە بووی هەرێکی چیرۆکی هەر لە مقابلەکەی دەرهێنەر یاری گارۆڤ ڕاگنەڕۆکی ئێرک ویلیام وتی کەوا ئەوان خەریکی DLC نابن نەبوو ئەو یاری لەبەرەوەی چیرۆکە بە شێوەیە کۆتایی دێکەوە شتێک ڕوودەدا کەوا ناتوانم سپۆیلی کەم بێگومان لەبەرەوەی ڤیدیۆکە تاوا سپۆیل ئەوان کە قسەیان لەسەر کرد سپۆیلەر کاستە یاخۆ سپۆیلەر تۆکە بەڵام من بەبێ سپۆیل بەتان باز دەکەم ئێرک ویلیام دەڵێ ئێمە DLC لە بۆ ئەو یاریە دروست ناکەین یاخۆ دەڵێ باوەڕ ناکەم هە دروستیشی بکەن بیریشی لێ بکەینەوە لەبەرچە لەبەرەوەی چیرۆکە بە شێوەیە کۆتایی پێدێ کەوا ئەوان ئامادەکاری بکەن لە بۆ چیرۆکەکی نوێ نەک لە بۆ DLC لە بۆ ئەو یاریەی ئەروەها یەکێک لە کوڕەکانیشەی دەپرسی دەڵێ ئایا وەڵامی تۆ چییە لەسەرەوەی کە دەڵێن گارەڤە ڕاگنەڕۆک DLC بووە کریتانە یاری ئایا ئەو شتە چۆن ڕوویدا ئێرک ویلیام دەڵێ ڕاستە بیدایەتەکە دەڵێ وا بیرمان کردەوە کەوە چیرۆکەکە بە شێوەیەک دامان ڕێشت بوو کەوا گادەڤاری 2010 چیرۆکی خۆی هەبی بە DLC شەڕی ثۆر نیشان بدەن نەک هەموو شەڕەکانی دیکە یاخود هەموو جیهانەکانی دیکە بەڵام دەرێت دواتر بیرمان کردەوە ئەمە نامانەوێ سێ یاری گادەڤار دروست بکەین کەوا نزیکەی 15 ساڵ بخەیانی ویستمان لە کەمترین لە 8 ساڵ 9 ساڵێک هەوڵ بدەین یاری گادەڤاری 2010 وەربا گادەڤار ڕاگنەڕۆک چیرۆکەی بە کۆتا بینێن تاوەکو بیرۆکەی دیکە تاقیکەینەوە واتە ڕاستە بیدای دەرێت بیرمان لەوە کردەوە کەوا تەنیا شەڕەکەی فۆری بەکو DLC زیاد بکەین نەک چیرۆکە بە کاملی بەڵام چیرۆکی بەشی سێم و بەشی دووەمان لێکدا ئینجا گارەڤە ڕاگنەڕۆک دروست کرا واتە گارەڤە ڕاگنەڕۆک دوو یاریە کریتیانە یەک یاری لێش گەیمەرێکی زۆر بە یاریەکەی بەڵدە دەڵێت چیرۆکی زۆری تێدایە ئاو شێوەی گارەڤاری 2010 نیە کە چیرۆکەی تۆزە سنووردار بوو و کارکتەرەکانیشی کەمتر بوون و دوژمنەکانیشی کەمتر بوون بۆسفایشکەن بەڵام لێکوانە لە شتێک نەخسینە زیاد لە حەدا لەوانەیە هەندێک بابەتی زیاد لە حەدبی کە بەدڵمە زیاد لە حەدبی بەڵام هەموو شتێکی زیاد لە حەد نییە دوایین هەواڵش مەسە گارەڤە ڕاگنەڕۆکی کەوا یوتیوبەرێک هەڵساوە ڤێژنێکی یاریەکەی دروست کردیە بە شێوەی پلیستیشن 2 واتە نەک دیمەنی دەستکاری کردی و کریتە پلیستیشن 2 هەرتەنە زۆر پلیستیشن 2 نازی بەڵام دەنگدانەوەیەکی گەورەیەکی دروست کرد لە تویتەر و یوتیوب و ئەوانە کەوا کریتۆس و ئەیتریەس و فریا و هەندێک لە کارتەکانی نیشان دەدا بە گرافیکی پلیستیشن 2 ئەوەی ثۆری زۆر کۆمیدیە بێمەسە کەلیستۆ پرۆتۆکۆلی لەو هەفتەیە چەندین قسە کرا لەسەرەوەی کەوا DLC لە بۆ یاریەکە بڵاو دەکرێتەوە بەڵام DLC چی لە خۆ دەگریم گلێن سکۆلفیلد دەرهێنەری ئەو یاری لە تویتەر ڕایگەیاند کەوا دەڵێ to be clear دەرێ با ڕوون بم لەگەڵتان we're not holding anything bad from the main game or the season pass دەڵێ ئەمە season pass دروست دەکەین یاخود وەکو DLC دروست دەکەین لە بۆ یاریەکەی بەڵام هیچ شتێک کەم ناکەینەوە لە یاریەکە تاوەکو بیخینە ناو DLC that we haven't even started work on the content yet دەڵێ تاوەکو ئێستا کارمان DLC کەش هەن نەکردیە it's all the new stuff that will be working on in the new year دەڵێ ئەو شتانێ لە بۆ DLC دروستی دەکەین هەمووی تەواو نوێ دەبی واتە جیاواز دەبی لەگەڵ ئەو یاریەی دەڵێ fans have asked even more death دەڵێ fans have asked for even more deaths so we're making it priority next year دەڵێ هەواداران زیاد لە حەد پێمان دەڵێن زۆر پێمان دەڵێن کەوا دیمەنی مردنی جیاوازترمان لە بۆ دروست بکەن ئەگەر لە بیرتان بی چەند جاریت کەش باسمان کردی کەلیستۆ پرۆتۆکۆل یەکێک لە میکانیکەکانی ئەوە زۆرترین دیمەنی مردنی تێدایە بە هەر شێوازی جیاواز دەتوانانی بە مشارێک بمری دەتوانێت ئەو بمری دەتوانین بە تەقە بمری هەموو دیمەنی جیاوازە ینی کۆ دیمەنی مردنەکە دێت سینەکە دیمەنی مردنەکەی کارکتەرەکەی خۆ جیاوازە زۆربەی کات جیاوازن دەڵێ ئەمە هەوڵدەن لەو DLC کە دەڵێ هێشتا پێتان ناڵێن چوتە هۆ دەگری بەڵام دیمەنی مردنی جیاوازترتان بۆ بخینە ناوی کە بەشەی سیزن پاس یاخود DLC بڵاو دەکرێتەوە PlayStation لەگەڵ HBO یەکەم پۆستەری فەرمی زنجیرەی The Last of Us بڵاو کردەوە کە بەڕاستی پۆستەرێکی زۆر ڕاکیە زۆر جوانە وەروە بەدڵیشمەکەوە شێوەی شوێنی ئێلی و
جۆڵیان عکس کردیتەوە بەخۆیگە یاریەکان یاریەکەی لە لاست ئەف ئەس بینیبی ئێڵدی لە پێشە بێت جۆڵ لە دواوەیە بەڵام لێرە عکس کرایتەوە هۆکارەکەشی بێگومان بەوە دەگەڕێتەوەکەوە پێدرۆ پاسکال ئەکتەرێکی بەناوبانگترە لە چاو بێڵا ڕامزی کە ڕۆڵی ئێڵدی دەجێڕی جۆڵ بێگومان لێرە کە پێدرۆ پاسکال لە بەناوبانگتر هیناتیانە پێشەوە ئەگەر تەماشایش پۆستەرەکەی بکەین دیمەنەکە جانتایەکان دەبینین جلوبەرجیان دەبینین وەروەها غەم و پەژارە و تووڕەیی هەردوو کاراکتەر بێکەوە دەبینین ولا باگراوندیش هەندێک لە باڵەخانە بەرزەکان دەبینین کە لە یاری The Last of Us Part 1 زۆر بە دروستی دیارە بڕیارە یاریەکە لە 15 مانجی یەک لەسەر تۆڕی HBO Max بڵاو بکرێتەوە بێگومان من لەوەی حەز دەکەم ئەڵقە ریڤیو لە بکەم و باسی چیرۆک و شتەکانی بکەین بە شێوی سپۆیلەر ئەگەر بکرێت نازانم دەکرێن نەباز مهم ئەم ڤیددیۆی هەر لە بۆ دەکەم بە تایبەتی لەسەر زنجیرەکەی واگەر حەزتان لێبی ئەڵقە بێکەوە باسییان دەکەن ستودیۆی نیۆ ویز بە فەرمی ڕایگەیاندکەوە Lies of P یادی سەرنجڕاکێشە نوێیەکی خۆیان دەڵێ کارەکانی سەتان نزیکی 99 تەواو بووە ئێستا لە قۆناغی پاکردنەوەی گلیچ و کێشە تەکنیکیەکانن و دەڵێ بە زووترین کات هەوڵدن یاریەکەش بڵاو بکەنەوە بێگومان یاریەکە بەخۆی بڕیارە لە 2023 بڵاو بکرێتەوە باوەڕ ناکەم 2026 مانگە زووەکان بی لەوانێ مانجی 6 و 7 ئینشاءالله نەستە مانجی 11 چکە هەم یاریەکان نەستە مانجی 11 یاخود یا مانجی 2 Lies of P یاریی سەرنجڕاکێشە وەکو یاریی بڵەتبۆرنە وەکو سۆڵزلایکە بەڵام وەکووان قوڕز نابی ئەوکو ئاسانتر دەبی لەوانەشە دیفیکڵتیمان بداتێکەوە بە ئاسان و قرس بە ئاسان و ناوەڕاست و قوڕز یاری بکەین یاریەکە باسی کارکتەری پینۆکیۆی دەکە Lies of P پیەکە لێرە بەمانای پینۆکیۆ دێ پینۆکیۆش بێگومان لەوانی زەوەتان بزان پینۆکیۆ کەسێکەوە درۆ دەکە لوتی درێژ دەبێ وە لەلایەن تۆزێک لەلایەن چەند لەلایەن فریشتەیەکەوە ڕۆحی بەبەردراوە گراس شۆفەر مانیفاکچەر کە ناوچی زۆرسەریان هەیە خەریکی دروستکردنی یاریی نوێی ئێلیەنن کە یاریی تریپل ئەیە و چیرۆکیشە بە حساب یاریەکە ئێستا حالیان لە بەرەمێنانە و لە ستایلی سڤایڤەر هۆڕۆریش دەبی واتەمانەوە لە ژیان و بەشێکی سناک ئێلیەن چەندین یاریانە بە بڵاو کردەوە دەبێت لە چەند ساڵی ڕابردوو هەم پێم وابوو هەموو 2 ساڵ ساڵێک یاریی ئێلیەنمان هەبوو بەڵام هیچیان بەقەدەر یاری ئێلیەن ئایسۆلیشن پێشوازی گەورەی لێ نەکرێ ئەوانی کە بۆ شێوازە پێشوازی لێ نەکرێ بەڵام ئەگەر بێت و یاریش تاقەکەری کەسی یەکەم یاخود کەسی سێم بە شێوەی کامێرایشی نزیک بە شێوەیەکی وەکو ڕێزدن ئیڤلی لەناو جیهانی ئێلیەن یاخودان جیهانی ئێلیەنس دروست بکری هەر کامیان بی تەبیعیە چکە ئێلیەن بەش یەکەمی فیلمەکەی کە زۆر ترسناکە زیاتر هۆڕۆر سڤایڤەرە ئێلیەنس زیاتر ئەکشنترە هەر کامیان دروست بکەن پێم وایە سەرکەوتوو دەبن بەڵام ئەگەر بێت و بەو شێوازە نەیکەن پێم وانییە سەرکەوتوو بن و دەڵێ یاریەکە ئەو ستودیۆیە پێشتر کاریانە سەر 2 یاری کردیا ئەو ستودیە پێشتر کاریانە سەر چەندین یاری جیاواز کردی لەونە نۆمۆر هیرۆز لۆلی چۆپ چینسۆ لەگەر کیلەر ئیز دێت کە هەمیان یاری سینگل پلێری تاڵ چیرۆچینە هیوادارم ئەو یاری ئێلیەنش وایە بکەن بەر نمێژە چاوەڕێی یاریی ئێلیەنیمە تاڵ چیرۆچی بی تۆزێک دیمەنی چەک و تەقەمەنیش بەکاربینی بەڵام نەک بە شێوێکی ئەکشنی زیاتر هۆڕۆر و سڤایڤەر بی نەک وەکو ئێلیەن ئایسۆلیشنی ئایسۆلیشن تەقریبا وەکو ئاوەڵاستێکەوە دەی بەس هەڵێ ناتوان شەڕ بکەیت کاردانەوەت کەمترە بەڵام ئەگەر بێت و تۆزێک هەساری تێدابی شوێنی تێدابی تریپل ئەی بەڕاستی نازاتە دەبێت ستودیۆی ڕایەت گەیمز بە شێوەی نافەرمی ڕایگەیاندکەوە خەریکن ڤێژنی یاری ڤالۆرانتی لە بۆ پلیستیشن 5 دروست بکەن و ئێستا حالیان لە بەرەمێنانە لەبەرەوەی هەلیکارێکیان بڵاو کردەوە لێک لە هەلیکارەکان نووسیتیان کەەوە کەسێک ئەزمموی هەبی لە هێنانی یاریەکی ئۆنلاینی بەناوبانک بۆ سەر کۆنسولی پلیستیشن 5 یاخود کۆنسولی پلیستیشن یاخود ئەکسبۆکس یان ئەکسبۆکسی هەرچیانەکە هەرچیانێک دەڵێ مهم یاری ڤالۆرانت یەکێکە لە بەناوبانگترین یاریەکان لە PC تاقیکەرێکی ئۆنلاین زۆر بەناوبانگە بێتە سەر کۆنسولی پێم وایە پێشوازێکی گەورەی لێ دەکرێت ستودیۆ تیم نینجا بە فەرمی ڕایانگەیاند کەوا کار لەسەر 2 یاری دەکەنەوە دایانەوە ئەو 2 یاریەش نوێ بکەنەوە ڕیبوتی بکەنەوە ئەویش یاریەکانی نینجا گایدن لەگەڵ دێد ئۆر ئەلایڤە کەمە پێم وابی هەردووچیان 2 یاری زۆر بەناوبانگن من نینجا گایدن تەنیا بەش یەکەم هەندێکم کردووە دێد ئۆر ئەلایڤش یەک بەشم وەکو شەڕکردنەکەی بەس تاقیم کردووە گەنە ئەزمون و نۆستاڵژەم لەگەڵیان نییە بەڵام گەیمەرێکی زۆر دڵی پێخۆشە کەەوە هەردوو زنجیرە دووبارە دەگەڕێنەوە منیش لەبەر ئەو گەیمەرانە دڵم خۆشەوە حەز دەکەم دنیا ڤیدیۆ گەیم دایمەن قەرەبارتر و دەوڵەمەندتر بێت گەیمەرێکی یاریەکانی دارک سۆڵس و دیمن سۆڵس و ئێلدن ڕینگ و ئەوانە کە پێیان دەوترێت سۆڵز لایک هەڵسا تەواو یاریەکانی سۆڵسی تاقی کردەوە و تەواوی کردن بەبێ ئەوەی یەک دنک
یەک شەقیشی پێکەوی یەک هیتی پێکەوی کەوا مەحاڵە زۆر قورسە بەڵام لە لایف ستریمێک توانی ئەنجامیان بدە و ڕیکۆردی جیهانیشی ئەنجامدا ئەو کەسە هەڵسا هەریەکە لە یارەکان دیمن سۆلز دارک سۆلز 1 و 2 3 بلەدبۆرن سەکیرۆ لەگەڵ ئێلدن رینگ ئەنجام بدە و هەروەها بەبێ ئەوەی کەوا یەک دنک شەقەتشی پێکەوی یەک دنک خوێنی دابازی هەر هەمووشی تەواو کردکەوە بەزدی عەفی دەوێ ئەوە چەناڵ یوتیوبەکەتی بڕۆن تەماشایکان عەفی دەوێ ئەفەر برام لە بۆت حەق پلێچ سەربازی دەنێ ببیە عەقیدەک عەقید ڕوکنەک ڕوکن نازانم لێرەمان ئەسێ بەس بیم عەقید ڕوکن نازانم چیە مهم شتە بابەتان دڵخوازترینین و باشترین یاری کاڵ ئۆف دیوتی لای ژیر چییە بێگومان یاری یەکەم یاری بڵاک ئۆپسە کاڵ ئۆف دیوتی بڵاک ئۆپس یوتیوبەرێکی بەناوبانجی خۆشەویست کە هەکاری ئەو زیاتر دروستکردنەوەی یاریەکانە بەشەی ڕیماستەر بەکو ڤیددیویەک هەڵسە یاری بڵاک ئۆپسی ڕیماستەر کردیتەوە یاخود بە ڤێژنەک دروستی دێ بە ئەنریل ئینجن 5 کە زۆر سەرنجاکێشە نیشان دەدا ئەگەر بێت و ئاکتیڤیژن ستودیوەکانی کاڵ ئۆف دیوتی هەڵسن ئەو یاریە ڕیماستەر بکەنەوە کاڵ بڵاک ئۆپسی یەک کە پێم وایە پێویستە بکرێ بەڕاستیوە چیرۆکەی باشترین چیرۆکی کاڵ ئۆف دیوتیە زۆر نازادەبێت تکا دەکەم تریاچ دەکەم ئینفینیتی وۆرد سلێج هامەر گەیمز تکا دەکەم ئەو یاریەم لە بۆ ریمێک یاخود ریبوت یاخود ریماستەر یان شتەکەم لە بۆ بکەم حەز ناکەم ریبوت و ریمێک بکرێ بەس حەز دەکەم ریماستەری بکەنەوە تکا دەکەم سۆنیش ڕایگەیاندکەوە ئێستا حالیان کار لەسەر ئەو یاریانە دەکە هەندێک یاری هەیە بچووکن تەنیا لە بۆ ترۆفی بەدەستێنانی ترۆفینە دەرێ بە دوو کلیچی یانی بە دوو دوگمەی یەکسەر ترۆفی پلاتینیۆم وەردەگری یاخود پلاتینیۆم ترۆفی دەداتە گەیمەر و نرخیشیان لە 50 سنتی دەست پێ دەکە تاوەکو $2 دەدا خەریکن ئەو یاریانە بان دەکەنە سەر پلەیستیشنی و ئەکاونتەکانیشیان بە تەواوەتی سەسپێند دەکرێ وەکو پلەیستیشن پارتنەری دەری تاوەکو نەتوانێت داهاتوو یاری لەو شێوازە بڵاو بکەنەوە زۆر گەیمەر هەیە نەک زۆر بەشێکی زۆر لە گەیمانە حەز دەکەن ترۆفیەکان یاخود ئەچیڤمنتەکان لە یاریەکانی پلەیستیشن و ئەکسبۆکسی بەدەست بخەن گەورەترین و باشترین ترۆفیش بێگومان پلاتینیەمەوەی کە سەدەم ترۆفیەکان بەدەست بخێ بەڵام هەندێک یاری هەیە یاری نییە تەنیا لە بە بەدەستخەوتین ترۆفی پلاتینیەمە تاوەکەوت و لەناو کۆگەی ترۆفیەکانی خۆت ببینیکەوە پلاتینەمە زیاد هەیە هەندێک یاری هەیە بە 50 سنتی پلاتینیەمەکە دەداتێکە زۆر گەیمەر پێی ناخۆشە و هەندێک چیش دەیکڕی پارە ئایزان خۆشەویستانم زۆر سپاس کە بینەری ئەوە قێژ بوون ئەڵلقەیەکی دوورێژ و پڕزانیاری و هیوادارم سوود دانێوەگرت بچام و چێشتان لێوەگرتبی لەوە هەفتەیە چەندین ڤیدیۆ جیاوازمە چەناڵ بڵاو کردیتەوە بە تایبەتی ڕیڤوی فول سپۆیلی یاری God of War Ragnarok چیرۆکە و شیکردنەوەی لە چەناڵ بەردەستە وای یاریەکانی God of Warشم ریزبەند کردیە لە باشترین ئانی خراپترین لە بۆ باشترین چەندە خراپترینمان نییە بەڵام مهم تاوەکو باشترین لەوەی کە لە هەمووی دڵخواسترە هەشت دیاری God of Warم ریزبەند کردی و باسییان دەکەم لە بەرچە تکا دەکەم بڕۆم بینەریان بن تکا دەکەم دگمن لایک سبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆی داهاتوە ئەڵلقەی داهاتوو بەرنامە سفرێک ژیری ودەتان لەگەڵ